ئەمریکا و ئیسرائیل قبوڵەکات ئەویش گەرانتی ئەمنی و دەوڵەتی پێ بدرێت و ئەوەی جارێکی تر هێرش نەکرێتەوە سەریان. ستۆدیۆی هەرد لەگەڵ خاوەن قەرەداغی. دووبارە سڵاوتان لێبێت. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی کۆماری ئیسلامی ئێران کرد لە بۆنەی دەستنیشانکردنی ئایەتوڵڵا موجتەبا خامنەیی وەک ڕابەری باڵای نوێ. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامەکەیە پیرۆزبایی لە ئایەتوڵڵا موجتەبا خامنەیی کردووە بە بۆنەی هەڵبژاردننی بەڕابەری باڵای نوێی ئێران. هیواشی خواست و ئەو هەنگاوە ببێتە هۆی کەمکردنەوەی گرژیەکان و بەرقەرارکردنی سەقامگیری و ئاشتیەکی بەردەوام بۆ ناوچەکە. بەسەرپەرشتی سەرۆکی هەرێم کۆبوونەوەیکی باڵای سەربازی و ئەمنی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێوە چوو تیایدا تاوتوی دوایین پەرەسەندنە ئەمنیەکانی ناوچەکە و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان کرا. لە کۆبوونەوەکەیە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لێپرساوی باڵای سەربازی و ئەمنی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم ئاماژەی بەوەدا هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نابێتە بەشێک لە شەڕ و ململانیەکان و پاراستنی ئارامی وڵات لە پێشینەی کارەکانە بێت. ئەوەشی خستە ڕوو بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێت خاکی هەرێم ببێتە سەرچاوی هەڕەشە و مەترسی بۆ سەر ئێران یان وڵاتانی دراوسێ. لا بەشێکی تری کۆبوونەوەکە شائیدانەی هێرشی گروپە لە یاسا دەرچووەکانی عێراق بۆ سەر خاکی هەرێمی کوردستان کرا و لەو بارەیەوە جەخت کرایەوە حکوومەتی فیدراڵی عێراق بەرپرسیارە لەوەی ئەرچی خۆی جێبەجێ بکات بۆ ڕێگریکردن لەو هێرشانە. لە ڕۆژی جلی کوردیە مامۆسایان و خوێندکاران لە خوێندنگەکانی کەرکووک بە جلی کوردیەوە داوامیان کرد. لێپرساوانی پەروەردەی خوێندنی کوردیش لە کەرکووک بەهۆی مانگی ڕەمەزانەوە هیچ ئاهەنگێکیان بۆ ڕۆژی جلی کوردی ڕێک نەخستووە، بەڵام ڕۆژەکە لەبیر نەکرا و یادی کرایەوە. لە کاتێکا لە سەردەمی ئیداری پێشووی کەرکووکە مافی کورد و پۆشینی جلوبەرجی کوردی و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ڕێگری لێکرا. ڕۆژی جلی کوردیە خوێندکارانی خوێندنگاکانی کەرکووک بە پۆشینی جلی کوردی دەوامیان کرد. مامۆستایانیش لە پۆلدا هەر بە جلوبەرگی کوردیەوە وانەکانیان بە خوێندکاران وتەوە. یەکێک لە خەونەکانی من ئەڵێم جلی کوردی بکرێ بە جلێکی ڕسمی و هەموو ڕۆژەکانی ساڵ بپۆشرێت، ئەوە نەچونکە جلێکی جوان و پۆشتە و خانمانەیە، یعنی کە ئافرەت لە بەرێکە هەستەکەی شازادی ئەوە نەجلێکی پۆشتە و خانمانە و جوان و ئەتیتە هەر شوێنێک جێی سەرنجی دەوروبەری بە هیوای ئەوەی یعنی ڕۆژێک بێت وەکو جلی مەکتەب بپۆشرێ. جارانەگە توانیمانە تۆزە بە چاوقایمی خۆمیزە لەخوا بە زیاد بێ زۆر فرانی و کەس ئەزانین لە فەزلی بۆخوا گەورەوە ئازاتی پارێزگاکەمان خوا پایرێزێ بوانی ئینشاءڵڵا کە بتوانین بە ئازادانە جل کوردی بکەینە بەرمان ئاڵاکەمان بەرزەکەین کە بەڕاستی دوژمنەکەش بەسەند ببینین دوو ئەکاتە یەک. بەرپرسانی پەروەردەی خوێندنی کوردی ئامادەی بەرزڕاگرتنی ڕۆژی جلی کوردی بوون لە کەرکووک، بەڵام بەهۆی مانگی ڕەمەزانەوە هیچ ئاهەنگێک بەڕێوە نەچوو، تەنها یادەکە بەرزڕاگیرا. ئەگەر بۆ پەروەردەیەکانی کە جارێک گرنگ بێ بۆ ئێمە دوو جا گرنگە لەبەرەوەی مانەوێنەوەکانی داهاتوومان مناڵەکانمان کچەکانمان کوڕەکانمان گۆشکین بەوەی کە لەگەڵ ئەو بوونە نەتەوایەتیان ڕابێن و فکری ئەوەشیان بکەینەوە کە ڕۆژانێکە بووە قەدەغە کراوە ئەم جلە ئەم زمانە ئەم خوێندنە. ئێمڕۆژە هەموو ناوەندەکانی خوێندنی شاری کەرکووک ئەم یادە بەرز ڕائگیرە هیوادارم هەموو ساڵێک ئەم یادە وەکو خۆی بمێنێتەوە بوو ئەوەی نەوەی داهاتوومان کە بزانێت بەچی شۆڕشێک ئەم ڕۆژە هاتوۆتە دی. بۆ بەرزڕاگرتنی یادی جلوبەرگی کوردی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بڕیاریدا هەمووان
بەشداری لە یادەکەدا بکەن جگە لە نەتەوەی کورد پێکهاتەکانی تری کەرکووکیش دەتوانن جلی نەتەوەییان بپۆشن جیاواز لە کۆسپ و ڕێگری سەردەمی ئیداری پێشووی کەرکووک کە لە یادە نەتەوەیەکاندا مافی کورد و پۆشینی جلوبەرگی کوردی و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ڕێگری لێ دەکرا. یادکردنەوەی ڕۆژی جلی کوردی لە خوێندنگا کوردەکانی کەرکووک جگەلەوەی بۆ خوێندکاران ڕۆژێکە جێ دڵخۆشیە بۆ مێژوش ئەوە دەسەلمێنێت کە کەرکووک شارێکی کوردستان نییە. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک. بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات فێستیڤاڵی ڕەمەزان لە سلێمانی بەڕێوە چێت بۆ وردەکاری زیاتری ئەم شەوی ئەو فێستیڤاڵە ڕاستەوخۆ ڕێباز هیوای پەیامنێرمان لەناو ئەو فستیڤاڵی و لەگەڵمان ڕێباز شەو باش باسی ئەم شەوی فێستیڤاڵەکەمان بۆ بکەم. بەڵێ خاوەن دیارە لەگەڵەوەی کە ئێستا کەشەوە لە سلێمانی زۆر ساردە بەڵام لەگەڵەوەشدا فێستیڤاڵی ڕەمەزانی شەوانی جارانی سلێمانی ناو شار یاری لە پارکی ئازادی سلێمانی بەردەوامە. ئەو کەسانەی کە دەیانەوێت بێن بەشدار بن لەم فێستیڤاڵە دەتوانن هەرچەندە کاتی فێستیڤاڵەکە لە سعات 5 ئێوارە بۆ سعات 11 شەوە ئێستا کەم قسە دەکەم ئێستا زۆربەی کۆشکەکان کراون دەتوانن بێنە ئێرە لەم فێستیڤاڵە هەم خواردنی جۆرا جۆری تێدایە و هەم بابەتی کۆمپانیەکانی تێدایە کە بەشداریان کردووە لەگەڵ بەرهەمی هونەریش هەرچەندە کەشواکە تا ڕادێک بۆ کارەونێرەکان ڕێگری دروست کردووە و تا ڕادێک توانین بڵێن کەشواکەی ساردە بەڵام لێرە فێستیڤاڵەکە هەر بەردەوامە جاو شوێنانە کە 6 کۆشک یان 6 شوێنی جیاواز بەشدارن هەمویان لێرن کەرەستە کاڵا خۆراکانی خۆیان خستۆتە ڕوو و دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی ئەم فێستیڤاڵەیە بۆ ئەوەی وەکو هاندەرێک بۆ کەسانێک کە خاوەن پرۆژەی بچووکن بتوانن لەم ڕێگەیە و پرۆژەکانی خۆیان بە خەڵک بناسێن و ئەو کەسانشی کە دایانەوێت بەشدار بن لەم کەشوهایی کە جەنگ و ناسەقامگیری و تا ڕادێک لە ڕووی دەرونیشە و ناسەقامگیری بۆ وڵاتیان دروست بۆ بتوانن لە ڕێگەم فێستیڤاڵانەوە جارێکی کە دەرونیان تا ڕادێک ئارام کەنەوە لێرە چاوەڕوان دەکرێت پاش ئەوەی کە نوێژی تەراوی تەواو دەبێت لێرە قەرەباڵغەیەک بەخۆ ببینێ. من لێرە لەگەڵێکێک لەم بەشداربووانە قسە دەکەم. سڵاو لێبێت خێر سەر چاوەڕ نای بەڕێزی سەریاس کاک سریاس ئێوە وەکو چی بەشداریتان کردو لەم فێستیڤاڵ؟ ئێمە وەکو کۆمپانیای نەورەز بە بەرهەمە جیاوازەکانی خۆمان بەشداریمان کردو لەم پێشانگایە واروەها لێرە بە شێوەیەکی بێبەرامبەر فاڵسۆلیا و برنج و هەروەها چا پێشکەشی ئامادەوانەکەین بە شێوەی ئامادەکراوە نەک بە وشکی نانا بە دڵنیاییەوە بە شێوازی ئەگەر بە کوردی پێی بڵێن ئەوترێ بە تێکەڵی هەم فاسۆلیاکان برنجەکە ئامادەبووان ئەتوانن بەجیا تامیەکان یاخود بەیەک کەنادەیت خوا ئەمە لێرە خۆتان لێتان ناوە بۆ تێزوانە یانی لەگەڵەوەی خاوەن ئەو کەسانەی کە توانن لێرە شوێنێکی لێ بە پارە توانی بکڕی لەگەڵەوەشدا کۆمپانیەکان بەرهەمی خۆیانان هێناوە لێرە وەکو تێستێک لیان ناوە بۆەوەی وەکو هەندێک ئەو کەسانێک کە تێستێکە ئەگەر بەدڵیان بوو بتوانن لە داهاتوودا لە بەرهەمەکانی ئەمان بکڕن. چیترتان هەیە کە خەڵک بتوانێت تێستیکە؟ لێرە ئێمە سڵی خەلمان هەیە ماسیمان هەیە و هەروەها بابەتەکانی ڕووبە هەنار ئاوی لیمۆ کەچە و مایۆنیز بەشێک لە بەرهەمەکانی خۆمەکەمە تەواوی بەرهەمەکانی کۆمپانیانیە بەڵام و بەرهەمانەیە کە ئەمانەوەی زیاتر لێرە ئاماژەی پێ بکەین بەردەسە بۆ بەشداربووان و هەروەها لێرە چرخێکمان هەیە ئێمە وەکو هەدیەیەک کە هەریەکە لە بەشداربووان سەردانیەوە کە ئەتوانین لە ڕێگەی ئەو چرخەوە بەبێ بەرامبەر هەریەکە لە ئایتمەکانی ئێمە بە هەدیە وەرگێت. شتێکە بۆ دەرچوو ڕێباز ئەو پرسیارە لە میوانەکە بکە سڵاوی لێ بکە و پرسیاری لە بکە مادەم ئەوان کۆمپانیان هەر کەسێ بێت بۆ لایەن بە سعری جوملە پێفرۆشن هەر کەسێک بێت بۆ لای ئێوە بە سعری جوملە پێفرۆشن بە سعری کۆیان تاک خێرە خێنەسەری نانە ئێمە ڕاستەخۆ کۆمپانیاین ینی ئەوە نییە بیفرۆشینەوە بۆ وەکیلێک و وەکیلەکە بێ بەنای ئێمە بیفرۆشێ ئێمە ڕاستەخۆ کۆمپانیاین بۆ پیشاندانی بەرهەمە نوێەکانی خۆمان ئایتمە نوێەکان و دڵنیابوونەوە لە بەرزی کوالەتی ئایتمەکانمان لێرەین و ڕاستەخۆ بە ساری کۆمپانیا پێیانە فرۆشین و هیچ سەرێک لێرە بوونین هەر کەسێک بێوێ هەر شتێک لێوە بکڕێت
بە نرخی جملە یعنی بە کوردیەکەی هەرزانترەکەوێت لای ئەوان وەگەوەی بچێت لە مارکێتێ بیکرێت لە مارکێتێک و لە فرۆشیارێک و خێرێکی بخرێتە سەر و لێرە هەرزانترەکەوێت لە مارکێتەکانی بە دڵنیاییەوە سەرچاوانم زۆر سپاس دیارە من دەبێت لەم کۆشکانەی تر بزان چی تری لێ بەشدارن دیارە خاوەن ڕێباز من یەکشتم بینی ئێستا ئەو کۆمپانیایی کە لەوەیە ئەو کۆمپانیانی تر کە لەوێن بە جوملەش دەفرۆشن وایە باشە بۆ نمونە من هاتووم لەگەڵ خێزانەکەمە دوو گوێنی برنج دوو گوێنی شەکر چا ئەبم ئەمە عەرەبانەیەکی دەستی لێ باریکەن بیبن بۆ لای سەیارەکانیان یان بێ بیان بە کۆڵیانە وڵی لەبەرەوەی قەرەباڵغی دروست نەبێ پێم وا بێت ئاسا عەرەبانە دانەنراوە واتار کەسێک بیکڕێت بیا بە کۆڵ ناوکاری نەکەنە بێ خۆی بیباتە دەرەوە بەڵێ ئارەوەڵا من لەگەڵم خاتونش قساکەم خاتم سڵاو لەبێ نای بەڕێزێ مافین مافینانیشی واتە خۆشەویستی ڕاستەقینە زۆر باشە ئێوە بەچی بەشداریتان کرد ئێماکو کۆمپانی ئەزمە کەستانی بە بەشداریکردن لەم فستیڤالە تایبەتە بە کۆمەڵێک نقڵ و شیرینی و چکلێتی جۆرا و جۆر بۆ ئەوی خزمەتی کۆمەڵگا و خزمەتی خەڵکەکەمان بکەین زۆر باش ینی ئێوە هەر لێسەوە کەرەسەکانتان بۆ جەژن ئامادەکردن ئێستا چاوەڕێی خەڵکین بۆ جەژن چیتان هەیە چەند جۆر چکلێتان هەیە چەندەها جۆری چکلێت و نقڵی جۆرا جۆرمان هەیە لە سەرجەم کۆمپانیا جیاوازەکان ئەگەر ئاسایی بێتەوە ناوی کۆمپانیەکان بڵێم ئەگەر نای کۆمپانیەکان نەڵێ بۆ نمونە کەسێک کە دێت ئێرە بە نرخی جملە لە ئێوەی ئەکڕێیان بە نرخی بازار بێگومانە بێ ئێمەش ڕەچاوی هەموو ئەم قەیران و ئەم دۆخە بکەین کە لە ئێستایەتیاین بێگومان بەرهەمەکانمان وەکو پێویستە بۆ خەڵک و هەروەها بۆ کەسانێکی یان سەردانمانەکەن بێگومان نرخەکانمان گونجاون واتە نرخەکانتان جیاوازە لە کەسێک بچێت لە مارکێت بیکڕێ لە مارکەکان جیاواز زۆر سپاس زۆر سپاس بەڵێ خاوەن هەرچەندە ئێستا تا ڕادێک چۆڵی دارە بە فێستیڤالەکەەوە بەڵام هۆکارەکەیەوە کە ئێستا کاتی تا ئێستا دوو کۆمپانیان بینیوە لەو فێستیڤالیا کۆمپانیای تریتیا پیشانی بینەرانی بیت بەڵێ بێگومان کۆمپانیای تریشی تایە گەر بمانێت توانین کاتمان هەیە توانیت بڵێ توانی پیشانمان ئەمان بەڵێ ئەمان بە جپسی لینا بەژاریان کردومەش کۆمپانیایەکی ترە کە بەژاری کردووە بێگومان شوێنی دیکەیت ئەمان بە چەرەسات ئەمانش هەر ئەتوانین بڵێ هەر کەسێک بێ پێرایچەکانی جەژن بکرێت دەتوانێت لێرە چەرەسار بکرێ و چەندین کۆمپانیایتری تێدایە کە لێرە ڕێباز بە ئەوە ڕوونکەینەوە بۆ بینەران ئەو کۆمپانیانەی لە فستیڤاڵی ڕەمەزان بەشداریان کردووە یعنی ئەو شوێنانە هەمویان کۆمپانیان بە سیعلی جملە ئیفرۆشن تۆ لەبری ئەوەی لە شوێنێ بیکڕیت قازانجی بخرێتە سەر ڕاستە و خۆلێ بە سیعلی جملە ئەتوانی بڕۆی بیکڕیت وایە؟ بەڵێ بێگومان بەڵێ ئەمانەك هەمویان بە بڵێن کۆمپانیەکانن لێرە کە کەرسەکانیان هێناوە لێرە خستوانەتە ڕوو هەمویان بە سیعری جملەن واتە ئەو نرخەی ئەو کەرەستانی کە لێرە ئەمان دەیدەن بە مارکێتەکان بە هەمان شێوە بەو نرخە ئەیدن بەر هاوڵاتیە کە دێتە ئێرە کەرەسە و کاڵەکانیان نەکرێت لێرە بینیتان شیرینی لێبوو و چەندین شتی جیاوازی لێواتە هەر کەسێک ڕێباز با ئێمە وردەکاری زیاتر بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز باسکەین ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان هاتبێتە سلێمانی سەردانی سلێمانی کردوێت ئەبێت چوبێ بۆ شاری یاری سلێمانی بەرامبەر کەناڵی فەیحایە ئێستا کەناڵی فەیحانەماوە پێڵەن پارکی ئازادی لە تەنیشتیەوە شاری یاری هەیە ئەم فێستیڤاڵە لە ناو شاری یاری سلێمانیایە کە چوبێتن بۆ شاری یاری حوزێکی گەورەی تایە ئاوی تایە سواری بەلەمە بووین ئەو ساە مەسە نەزانم سەر بەلەمەکانی تیاما بیانە ئەگەر کۆنتترۆل بێزەحمەت هەر دیمەنەکانمان بخەنە سەر شاشە با بۆیان ڕوون کەمەوانێ لە دەوروبەری ئەو حوزە گەورەی ناو پارکی شاری یاری پارکی ئازادیە ئەمانە هەمووی کوش و کوشک دانراون جیاکراونەتەوانێ ئەم فستیڤالە بەردەوامە ئەوەی کە من تێگەشتم لە ڕێباز زۆربەی ئەوانی لەوێن کۆمپانیان ئەگەر تۆ بچیت تا کۆتایی ڕەمەزان تەمان ئەم فستیڤالە بەردەوامە بێت بە سپۆنسەری کورساتی شەوێت ئێمە ڕۆژانە دیمەنەکانتان بۆ ئەگوازینەوە بۆی ئاگاداتان ئاگاداری وردەکاری ئەم فێستیڤالە بن ئەگەر تۆ توێ بچی لەێشتت کڕیت بە سیعری جملە ئەدەنێ ئەمەیان بۆ ئەوەی ئەو کەسانی کە حەزەکەن بێت هەر هاتی بۆ سلێمانی بڵێ چم بۆ پارکی ئازادی یان چم بۆ شاری یاری پارکی ئازادی جاکراوەوە ئەمەیان پارکی ئازادیە ئەمەشیان شاری یاریەکەیە ڕێباز منە گەڕێمەوە بۆ لای تۆ بۆی وردەکاری زیاتر تەنها ڕوونکردنەوە یەکەم
یا بە بینەران و بیسەرانی کورسات نیوز باسی زیاتری ئەو کۆشکانەمان بۆ بکە چ کۆمپانیایەکی تریتیایە و تایبەتمەندیەکانی ئەو کۆمپانیانە چین. ڕێباز خاوەن بەڕاستی منەوێ ئاماژە بۆ کەم یانی ئەو کەسانی کە دێنە ئێرە هەر لە سەرەتای فێستیڤاڵەکەەوە ئەو شوێنێک کە تۆ ئاماژە پێکرد بەڵێ بێگومان دەکەوێتە ناو پارکی ئازادی سلێمانی کە ئەم بەشەی پێڵێن شاریاری ئەو کەسانی کە دێنە ئێرە دەتوانن لە بەشی سەرەتای فێستیڤاڵەکەەوە ئەو کۆشکانی کە دانراون لێرە و ئەو کاڵا و شومەکانە ببینن و خۆراکە جیاوازانە ببینن کە لێرن چاوەڕوان دەکرێت لە شەوانی داهاتوودا ئێرە زۆر قەرەباڵەکە چونکە دوو شەوە زۆر ڕەشەبایە و لە سبەینێ ئێوارەوە چاوەڕوان دەکرێت کە شەوە خۆش بێت دەمە هاندەرێکی باشە بێ بۆی زۆرترین خەڵک بێتە پارکی ئازادی بۆ شاریاری بەشدار بێت لەم فێستیڤاڵە. بەڵێ ڕێبازیوا ڕاستەوخۆ لە فێستیڤاڵی ڕەمەزان کە بە سپۆنسەری کورساتە بەڕێوە چێت وردەکاری ئەم شەوی ئەو فێستیڤاڵی بۆ گواستینەوە. سپاس بۆ تۆ ڕێباز. لە باکووری کوردستان و تورکیا ئامادەکاری بۆ ئاهەنگی نەورۆز دەکرێت و لە سبەینێشەوە ئاهەنگەکان دەست پێەکەن تا 23 ئەم مانگە بەردەوام ببن. ئارەزوو کاهرامان ئەندامی لیژنەی ئامادەکاری ئاهەنگەکانی نەورۆز لە ئامە دەڵێت ئەم ساڵ لە 53 ناوەند بە دروشمی نەورۆزی ئازادی و یەکێتی دیموکراتی ئاهەنگەکانی نەورۆز دەکرێن. سبەینێش ئاگری سەرەتایی نەورۆز لە ناوچەی سووری ئامادەکەنەوە. ئەژڵێت لە چوارچەوەی ئاهەنگەکانە لە ڕۆژی 21 ئادار لە ئامەد و ئیستەنبول ئاگرەکرێتەوە. ڕۆژی 23 مانگیش لەوان و دەیان ناوەندی تر ئاهەنگی نەورۆز بەڕێواچێت. ئەڤ نەڤرۆز قەڵا نەڤرۆزێ 21 مەهێدا ئەم دخوازن هەموو گەلێ کورد و دۆستێ گەلێ کورد وەکە لەهی بەهەڕکن قەڵا نەڤرۆزێ. ئەم یعنی ئەم دەبێژم برا بە ملیۆنە یعنی 2 ملیۆن 3 ملیۆن کی هەیە برا جل و بەرگێ خونێ گالەری لە خوکن بێ جل و بەرگێ نەتەوی گالەری برا نێن. نەورۆز بۆ ئێمە بەرخۆدانە لە دژی ستەم و سیمبولی تێکۆشانە لە هەمان کاتدا نیشانەی نەریت و مێژووی گەلێکە بۆ گەلی کورد مانایەکی زۆر گرنگی هەیە و وەک دانیشتوانی ئامەدیش لە 21 ئادار دەچینە گۆڕەپانی پارکی نەورۆز و گەلەکەمان بە جلوبەرگی نەتەوەی و جۆش و خڕۆشەوە نەورۆز پیرۆز دەکەن چونکە نەورۆز نیشانەی خواستی ئازادی و تێکۆشانی گەلانە دەبێت گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نەورۆزدا یەکێتی و هاودەنگی خۆیان نیشان بدەن لەم نەورۆزەشدا یەکێتی گەلان نیشان دەدەین چونکە لەم ڕۆدا هەموو گەلان پێویستیان بەیەکێتی هەیە بەم جۆرەش نەورۆز پیرۆز دەکرێت. کەمی ئامێرەکانی ڕاکێشانی پارە ATM گرفتی بۆ موچە خۆران دروست کردووە. لە دەڤەری ڕاپەڕین بەس 15 ئامێری ڕاکێشانی پارە هەیە. ئەوانش هیچ چەند باقێکی دیاری کراون. ئیداری ڕاپەڕین لەگەڵ پرۆژەی هەژماری من لە هەوڵان بۆ ئەوەی لە شار و شارۆچکەکانی ناوچەکە ئامێری زیاتر دابنێن بۆ ئەوەی لە کاتی دابشکردنی موچەیە گرفت بۆ موچە خۆران دروست نەبێت. لە بەیانی زووەوە بۆ وەرگرتنی موچەکانیان لە بەردەم ئامێرەکانی ڕاکێشانی پارە وەستاون بەڵام بەهۆی نەبوونی پارە لە ئامێرەکاندا نەیانتوانیوە موچەکانیان وەربگرن کەمی ژمارەی ئایتیئەمەکان لە سنوورەکە وای کردووە لە کاتی هاتنی موچەدا گرفت بۆ موچەخۆران دروست بێت و بە ئاستەم موچەکانیان وەربگرن. ژمارەی ئایتیئەمەکان لە شاری ڕانیە و ناحیەکانی دەوروبەری کەمە. بەتایبەت لە حاجیاوە هەر نییە لە سواقڵە یەک دانەیلەیەوە لە شوێنەکانی تر هەر نییە ئەوە وای کردووە کە قەرەباڵغەیەک دروست بێت لەسەر ئایتیئەمەکان بۆیە پێویستە حکوومەت ڕێگاچارێتتر بگرێتە بەر و پێویستە بەڕاستی ژمارە ئایتیئەمەکان زیاد بکە و لە هەمان کاتیشدا پێویستە سەرجەم مارکێت و شوێنە گشتیەکان بتوانرێ فەرمانبەر ئەو هەژمارەی کە پێیەتی لە کارتەکەیدا لە مارکێت لێ وەربگرێت لە شوێنە گشتیەکانی وەربگرێت بۆ یەم قەرەباڵغەیە کەمتر بێتەوە. ڕاستە ئەوڕۆ ڕانگەیان دەموچاتە بەزێستا ئایتیئەمەکان پارەی تێنەکراوە و کێشەیەکیش لەم منتەقەیە بەتایبەتی لێرە ئەوەیە کە ئەو ئایتیئەمانە زۆر کەمن و بەشێک لەو بانقانێک کە لە هەژماری من بەشدارنە ئایتیئەمیان لەم ناوچەیە هەر نییە ئەوش بۆ خۆی گرفتە دەبێت بچی لە ئایتیئەمیشکە ڕایژێشی کە پارەیەکی زیاتر دەڕوە بۆ خۆی ئەوانە هەمووی کێشەیە و مەداوا دەکەین کە لەو بانقانێکە بەشدارن ئایتیئەمی زیاتر بکەنەوە لە ڕانیەوە دەڤەری ڕاپەڕین بۆی کێشەی خەڵک لە وەرگرتنی موچەکانیان ئاسانتر بێت.
لە هەموو دەڤەری راپەڕین تەنیا 15 ئامێری ڕاکێشانی پارە بوونی هەیە، ئەویش سەر بە چەند بانکێکی دیاریکراون. ئیدارەی راپەڕین لەگەڵ پرۆژەی هەژماری من لە هەوڵدان بۆ ئەوەی لە سەرجەم شار و شارۆچکەکان ئامێری زیاتر دابنرێن تا لە کاتیاتنی موچەدا گرفت بۆ فەرمانبەران دروست نەبێت. تاوەکو ئێستا نزیکەی 15 ATM دانراوە و بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ بەڕێزان لە هەژماری من لەسەر هێڵین بۆ ئەوەی هەوڵ بدرێ هەموو ئەو شوێنانەی کە تاوەکو ئێستا کەمی ئامێری ATMیان هەیە هەم لە پشدەر و لە بیتوێن ژمارەکانی زیاد بکرێ بۆ مەبەستە هەم لە مرکزی سەرجەم ناحەکانی دەڤەری ڕاپەڕین و لە مرکزی قەڵازێش کارمان کردو کە بە زووترین کاتژمارە ATMەکان زیاد بکرێن لەبەرەوەی لە کاتی ئێستادا قەرەباڵغێکی زۆر لە بەردەمی ATMەکان هەیە و گرفتێکی زۆری بۆ موچەخۆران دروست کردووە. لە دەڤەری ڕاپەڕین نزیکەی 100,000 موچەخۆر هەن، زۆرینیان بە ڕێگەی کارتی بانکی موچە وەردەگرن. کەمی ئامێرەکانی ڕاکێشانی پارە بۆ تا جێگەی نیگەرانیان و کێشەی بۆ دروست کردوون. ئەگەر چی موچە هەموو مانگێک لە وادەی خۆی دوا دەکەوێت، بەڵام کاتێک کە موچەش دێت ئەمە حاڵی موچەخۆرانە و بەهۆی کەمی ژمارەی ئامێرەکانی ڕاکێشانی پارە و نەبوونی ئامێری بەشێک لەو بانقانەی لەناو پرۆژەی هەژماری مندان موچەخۆران بە زەحمەت دەتوانن موچەکانیان وەربگرن. خالید ئەحمەد کورساد نیوز ڕانیە. نوێنەری کارگەکانی غاز لە سلێمانی دڵنیاییە نە هاوڵاتیان کە هیچ قەیرانێکی غاز لە سلێمانی نییە و بڕێکی باش کە پێویستی هاوڵاتیان پڕەکاتەوە لە بەردەسایە. سەرۆکی لیژنەی غازیش لە قایمقامیەتی سلێمانی ئەڵێ زیا لە 200 ئۆتۆمبیلی دابەشکردنی غازی ماڵان کە بە هەمویان زیا لە 15,000 بتڵە غازیان هەڵگرتووە ئەیگەێنە هاوڵاتیان. زیاتر لە 200 ئۆتۆمبیلی دابەشکردنی غازی ماڵانن کە زیاتر لە 15,000 بوتڵی غازیان هەڵگرتووە بەرەو گەڕەک و کۆڵانەکانی سلێمانی دەڕۆن. زیاد لە 7 تا 8 وێزگەی بەنزخانەمان سزایەوە لەبەرەوەی سەریان بەرز کردوێتەوە. ئێستا بەڕاستی بە تەماین لە کۆی پێش دەواازی سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران لە ئێستاە 3 دەواازەیان کراونەتەوە و هاتوچۆی بازرگانی دەستی پێکردوێتەوە. یەکێتی هاوردە و نردنکارانی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆوە کردووە ڕۆژانە دەواازە سنووریەکانی ئێران بەڕووی هەرێمی کوردستان ئاکرێنەوە و لە ئێستاە لە کۆی 5 دەواازەکانی باشماغ و سەیرانبن و شوشمەیە کراون. ئەژڵێت ڕۆژانە لە ڕێگای دەواازەی باشماغەوە 500 بار هەڵگردێنە ناو هەرێمی کوردستان و سەوزە و میوە و خواردن و خواردنەوەکان هاوردەی هەرێمەکەن. ئاماژەی بۆش کردووە ڕۆژانە هاتوچۆی بازرگانی و هاوردەکردنی کاڵا بۆ هەرێمی کوردستان لە زیادبوونایە. یەکێتی هاوردە و نردنکارانی هەرێم ئەژڵێت چاوەڕوان نەکرێت لە ڕۆژانی داهاتووە دەواازەکانی حاجی ئۆمەران و پەروێزخانیش بکرێنەوە. یەکتربڕی تۆفیق وەهبی لەسەر شەقامی بازنەی مەلیک محمود لە سلێمانی بە هیچێک لە پرۆژە گرنگ و خزمەتگوزاریەکانی سلێمانی دانرێت. قوبات تاڵەبانیش لە کاتی بەسەرکردنەوەی ئاڵێت ئەو یەکتربڕە کوردستان و سلێمانی ئاوادانتر کرد و گەشاوەترەکات. ئەژڵێت سەرباری ئەو گرژیانی لە ناوچەکەیە هەن کاری لە پێشینەمان گەیاندنی خزمەتگوزاریە بۆ هاوڵاتیەکانمان. یەکتربڕی تۆفیق وەهبی کوردستان و سلەیمانی ئاوەدانتر و گەشاوەتر دەکات. ئەمە وتەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانە لە کاتی سەردانیکردنی بۆ یەکتربڕی تۆفیق وەهبی لەسەر بازنەی مەلیک محمود لەگەڵ سەرۆک و بەرپرسانی شارەوانی سلەیمانی. لە پەیامێکی ڤیدیۆیشدا ڕایگەیاند سەرباری ئەو گرژیانەی لە ناوچەکەدا هەیە کاری لە پێشینەیان بەردەوامبوونی گەیاندنی خزمەتگوزاریەکانە. یەکتربڕی تۆفیق وەهبی بە یەکێک لە پرۆژە گرنگ و خزمەتگوزاریەکان لە بواری هاتوچۆ ڕێگەوباندا لە سلەیمانی دادەنرێت کە بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا کراوەتەوە
قەرەباڵغی و ئاستەنگی هاتوچۆی لە شەقامەکەدا کەم کردوتەوە. ئێمە وەکو پرۆژەکە کارێکی باشی تیا کراوە لە سایانەوە پێنج کارەکانی تەواو بووە هەموو ڕێگەوبان و شۆستە و کاری ژێرزەوی بە کاملی تەواو بووە شەقامەکان بە تەواتی ئیشەکات تەنها ئەوەی ماوە کاری سەوزکردنە لە ئێستادا 8 جوڵەی سربەست هەیە لەم یەکتر بڕێە کە هەموو کەسێ ئەتوانێت بە ئاسانی زۆر بە ئاسانی جوڵەکان بەکاربێنێ. پێشتر دوو تێر نەبوو لەسەر شەقامی مەلیک محمود دوو تێرنەکان زۆر دوو جوڵە بوون کە زۆر بە عزیێت ینی بە قەرەباڵغەیەکی زۆر جاریەوە بە حادیسە ئەوتوانی چەنجلێنێ بکەیت و ئەم بەرەوبەری شەقامی مەلیک محمود بەکاربێنی دیوی ناوی شەقامی مەلیک محمود دیوی دەروی شەقامی مەلیک محمود بەڵام بە دروستکردنی ئەم یەکتر بڕا کامی یەکتر بڕا پێکات و پێکاتەکەی ئەندەرپاسێکە ئەندەرپاسەکە نزیکی 28 متر پانە 50 متر درێژە 5 متر و 20 سانتیمتر لەر هایتە بە کاملی ئەم کێشانەی حل کردووە چونکە شەقامێکی سیمەتری هەیە لە ناوەڕاستە کە نزیکی 1 کیلۆمەترە بە ئاسانی ڕەبتێکی دروست کردووە لە نێوانی دەرەوەی ناو شەقامی مەلیک محمود و دەرەوەی شەقامی مەلیک محمود ئەوە دوو جوڵە بە ئاسانی سربەست بووە. یەکتر بڕی تۆفیق وەهبی لەسەر بازنەی مەلیک محمود گەڕێکی چوارچرا و ئابڵاخی بەیەکەوە بەستۆتەوە و لە ئێستادا تەواوی کارەکانی تەواو بووە تەنها قۆناغی سەوزکردنی ماوە. بەڕێوبەری باخچەکانی سلەیمانیش دەڵێت لە ئایندێکی نزیکدا دەست دەکەن بە قۆناغی سەوزکردنی یەکتر بڕەکە. بەڕێوبەتی باخچەکانی سلێمانی تیمەکانمان لە بەشی دیزاینێک و دەرخسەیەکی زۆر جوان و باشیان بۆ سەوزکردنەکە ئامادە کردووە کە ئەتوانم بڵێم بەڕوبەری زیاتر لە 43,000 متر دووجایە بە سەوزایەکەی کە سەوز ئەکرێ کە زیاتر تەرکیز ماقسۆتە سەر ئەو نەمامە هەمیشە سەوزانەی کە بەرگەی کەش و هەوای شاری سلێمانیەگرێ هاتوویشی نزیکا دەسەکرێت بە سەوزکردنی بە پێ و دیزاینی کە لەلایەن بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانیەوە ئامادە کراوە و دیزاینێکی شاتوانە بڵم دیزاینێکی مۆدرنە لە دوو لوپیشا لە دوو شوێنی شانووسیمانە ناوی سلێمانیمان نووسیوە بە جۆرە پەرژینێکی هەمیشە سەوزی کە بەرگەی گەرما و سەرما و ڕەشەبای شاری سلێمانیەگرێ. سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەکانی حکوومەتی هەرێم بەردەوامن لە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە شاری سلەیمانی بڕیارە لە داهاتووشدا چەند پرۆژێکی دیکەی خزمەتگوزاری و ئەندەرپاس و بەرزەپردی دیکەش بچێتە بواری جێبەجێکردنەوە. هێمن کەمال کورتسات نیوز سلەیمانی. علی لاریجانی وەڵامی ترامپ هەیەەوە لەبارەی هۆشداریەکانی دەربارەی گەروی هورمز و ئەڵێت گەروی هورمز یانە بێتە گەروی ئاشتی و خۆشگوزەرانی بۆ هەمووان یانە بێتە گەروی شکست و خنکان بۆ ئەوانی خەون بە جەنگەوە بینن. علی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس وەڵامی هۆشداریەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا یاوەتەوە لەبارەی هۆشداریەکانی لە داخستنی گەروی هورمز و ئەڵێت گەروی هورمز یان گەرویەکە بێت بۆ بازرگانی هەمووان یان گەرویکی خنکاندن هەبێت بۆ ئەوانەی خەون بە جەنگەوە بینن. لاریجانی بە ترامپی شەڵێت گەلی ئێران لە هەڕەشەکانی ئێوە ناترسن زۆر گەورەتر لە ئێوە شکستی هێناوە لە سڕینەوە بۆیە ئێوە ئاگادار بن نەسڕێنەوە. ئەوەش لە دوای ئەوە دێت ترامپ هۆشداریدا لەوەی ئەگەر ئێران گەروی هورمزدا بخات بیست هێندەی ئێستا شەڕی بردومانی ئەو وڵاتە ئەکەن. دیمیتری پسکۆڤ وتەبێژی سەرۆکایەتی رووسیا هەندێک زانیاری لەبارەی پەیوەندیە تەلەفۆنیەکەی نێوان ڤلادیمیر پوتین و دۆناڵد ترامپ ئاشکرا کردو وەڵێت مۆسکۆ چاودێری پرۆسەی جەنگی ئێران ئەکات بۆ گەیشتن بەڕێککەوتن و بەرەو پێشچوونی ڕەوشەکە. جەختی لەوەش کردوێتەوە کە هێشتا سەرۆکی رووسیا نەبووتە ناو بژیوان لە هەوڵەکانی چارەسەرکردنە بەڵام چەند پێشنیازێکی خستوتە ڕوو. ئەژڵێت رووسیا بە خۆشحاڵی و یارمەتی کەمکردنەوەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدات. ئامادەشە بۆ ئەو کارە بەڵام پێویستە هەماهەنگی لەگەڵ زۆرێک لەلایەنەکان لەسەر ئەم بابەتە هەبێت. پیسکۆڤ ئەڵێت پوتین و ترامپ لە گفتوگۆی ئەم دواییە بە وردی باسییان لە هەڵگرتنی سنووردارکردنی هەناردەکردنی نەوتی رووسیا نەکردووە بەڵام دەرەنجامە نەرێنیەکانی ئەو سنووردارکردنە بە باشی ئەزانرێت. ڕاوێژکاری ئەڵمانیا ئەڵێت هیچ پلانێک نییە بۆ کۆتایی پێهێنانی جەنگ دژی ئێران بە خێرایی و ئەڵمانیا هیچ بەرجەوەندیەکی نییە لە جەنگی بێکۆتایە. فریدریک مترز ڕاوێژکاری ئەڵمانیا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئاڵێت پەرەسەندنی مەترسیدار لە جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران ڕووەدات.
ئەوەشی خستەر و ئەمریکا و ئیسرائیل جەنگیان دژی ئێران دەست پێ کردووە و ئەڵمانیاش لەگەڵ زۆرێک لە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل هاوڕایە، بەڵام هیچ پلانێکی هاوبەش نییە بۆ کۆتایی هێنان بە جەنگی دژی ئێران بە خێرایی و یەکلاکەرەوە. ڕاوێژکاری ئەڵمانیا وتیشی ئەڵمانیا هیچ بەرژەوەندەیەکی نییە لە جەنگی بێکۆتادا. ئێران بە مەرجی گەرنتی ئەمنی نێودەوڵەتی ئاگربەست لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل قبوڵەکات. کازم غەریب ئابادی جێگری وەزیری دەرەوەی ئێران ئەڵێت وڵاتەکەی بە مەرجێک ڕاگەیاندنی ئاگربەست لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل قبوڵەکات گرنتی ئەمنی نێودەوڵەتی بدرێت کە جارێکی تر هێرش ناکرێتەوە سەر ئێران. ئەژڵێت بەبێ گرنتی ئەمنی نێودەوڵەتی باسکردن لە ئاگربەست بێمانە ئابێت، چونکە ئێران دەست پێشخەر نەبووە لە شەڕەکەی ئەو هێرشانی بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئەنجام دراون بە پێی مادەی 51 پەیماننامەی نەتۆ یەکگرتووەکان و لە چوارچێوەی بەرگریکردن بووە لە ئێران. جێگری وەزیری دەرەوەی ئێرانی شاردەوە لە چەند ڕۆژی ڕابردووە هەوڵی دیبلۆماسی چڕدراوە لەلایەن چین و رووسیا و فەڕەنسا و ژمارەیەک وڵاتی تری ناوچەکە بۆ ڕاگرتنی شەڕ. لە سەرەتای دەستپێکردنی شەڕ و ئەڵۆزیەکانەوە تا ئێستا ئێران 3095 درۆنی ئاراستەی وڵاتانی عەرەبی و ناوچەکە کردووە. بە پێو ئەو ئامارانی بڵاو کراونەتەوە لە چوارچێوەی وەڵامدانەوەی هێرشە موشەکیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە 28 دووەوە تا ئێستا ئێران 3095 درۆنی ئاراستی 7 وڵاتی عەرەبی کردووە و ژێرخانی وڵاتانی کەنداویش کراونەتە ئامانج. بە پێی ئامارەکانی ئیمارات زۆرترین ژماری هێرشەکانی ئێرانی بەخۆیەوە بینیوە و عومانیش کەمترین هێرشی کراوەتە سەر. وەزارەتی بەرگری ئیماراتی شەڵێت تا ئێستا 253 موشکی بالیستی و 1440 درۆن و 8 موشکی کروز ئاراستەی وڵاتەکەی کراون. 233یان بە سیستمی بەرگری تێکشکاون و 18شیان کەوتونەتە ناو دەریا و تەنها 2 موشک گەیشتونەتە خاکی ئیمارات. لە کۆی 1440 درۆنیش 1359 درۆن ڕێگریان لێکراوە و 81 درۆنیش کەوتونەتە خاکی ئیماراتەوە. ئەمریکا گواستنەوەی بەشێک لە سیستمی بەرگریەکەی لە کۆریای باشوورەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ کردووە. ڕۆژنامەی واشنگتن پۆست لە زاری دوو لێپرساوی ئەمریکا واڵێت وەزارەتی جەنگی ئەو وڵاتە دەستی کردووە بە گواستنەوەی بەشێک لە سیستمی پاتری بەرگری موشکی و بەرەنگار بوونەوەی موشکی بالیستی تاد لە بنکە سەربازیەکانی لە کۆریای باشوورەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو سیستەمە بۆ ناسراوە توانای بەرپەرشدانەوەی موشکی هەیە لە کۆتا قۆناغیشە. پێشتریش ئەمریکا لە کۆریای باشوور سیستەمەکەی جێگیر کرده بوو بۆ پتەوکردنی توانابەرگریەکانی دژی هەر ڕەشەیەکی موشکی کۆریای باکوور. ڕافایل گروسی پێشڕاستی کردەوە کە زیاد لە 200 کیلۆگرام یۆرانیەمی پیتێنرا و بە ڕێژەی لە 160 لە ژێر زەویەکانی ئەسفەهاندا هەڵگیراوە. بە پێی راپۆرتی ئاژانسەکە ئێران ئێستا خاوەنی زیاد لە 440 کیلۆگرام لە یۆرانیۆمی پیتێنراوە کە بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان ئەگەر ئاستی پیتانەکەی بگاتە لە 190 بەشی دروستکردنی 10 بۆمبی ئەتۆمیەکات. بە پێی هەڵسەنگاندنەکانی ئاژانسی وزەی ئەتۆم ئێران لە هەر کاتێکا بێت توانای بەرزکردنەوەی ئەو بڕە پیتێنراوەی هەیە بۆ لە 190. ئەوە لە کاتێکدایە کە ئیسرائیل و ئەمریکا پێیان وایە تاران لە هەموو کاتێک زیاتر لە بەدەستهێنانی چەکی ئەتۆمی نزیکترە. هەرچەندە ئاژانسەکە هێشتا بەڵگەی یەکلاکەرەوەی نییە لەو بارەیەوە. لەگەڵ زیادبوونی پشتبەستنی وڵاتانی جیهان بە تەکنەلۆژیای ژیری دەستکرد لە بوارە سەربازی و بەرگریەکانە، وەزارەتی جەنگی ئەمریکاش هەنگاوێکی نوێی گرتوۆتە بەر بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیای سەردەم بە مەبەستی دۆزینەوەی خاڵە لاوازەکانی ژێرخانی وڵاتان بە تایبەتیش چین. ئەو هەوڵانش لە چوارچێوەی ئامادەکاریەکاندایە بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی گریمانەیی لە داهاتووە
کە تیایدا ژیری دەستکرد ڕۆڵێکی سەرەکیە گێڕێت لە دیاریکردنی ئامانجە استراتیژیەکان و پەکخستنی سیستەمە گرنگەکان. لەگەڵ زیادبوونی پشتبەستنی وڵاتانی جیهان بە تەکنەلۆژیای ژیری دەستکرد لە بواری سەربازی و بەرگریەکاندا، وەزارەتی جەنگی ئەمریکا پنتاگۆن هەنگاوێکی نوێی گرتوۆتە بەر بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیای سەردەم بە مەبەستی دۆزینەوەی خاڵە لاوازەکانی ژێرخانی وڵاتان بە تایبەت چین. ئەم هەوڵانە لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی گریمانەی لە داهاتوودا دێن کە تێیدا ژیری دەستکرد ڕۆڵێکی سەرەکی دەگەڕێت لە دیاریکردنی ئامانجە استراتیژیەکان و پەرخستنی سیستەمە گرنگەکان. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی فاینانشیل تایمز، لێپسراوانی پێنتاگۆن دەستیان کردووە بە پەرەپێدانی ئامڕازە نوێیەکانی ژیری دەستکرد بۆ کۆکردنەوەی زانیاری ورد لەسەر تۆڕەکانی کارەبا، ژێرخانی خزمەتگوزاریە گشتیەکان و سیستەمە سیارەکانی تر لە چینیان هەر وڵاتێکی تر کە بیانەوێت. ئامانجی سەرەکی ئەم پرۆسەیە دۆزینەوەی ئەو دەرز و کێشە و تەکنیکانەیە کە لەو بەرنامە و سۆفتوێرانەدا هەن کە سیستەمە خزمەتگوزاریەکان بەڕێوەی دەبن تاوەکو لە کاتی پێویستدا بۆ هێرشی ئەلکترۆنی و پەکخستنی ژێرخانەکان بەکاری بهێنن. ئەم ئامڕازە تەکنۆلۆژیانە تەنها بۆ کۆکردنەوەی زانیاری نین، بەڵکو ئەرکیانەوەیە لیستی ورد لە ئامانجە گریمانەیەکان بخەنە ناو پلانە جەنگیەکانەوە. واشنگتۆن پلانی هەیە لە ڕێگەی ئەم خاڵە لاوازانەوە بچێتە ناو سیستەمەکان و لە کاتی هەر ململانەیەکی سەربازیدا کارەکانیان پەک بخات. هەرچەندە پێنتاگۆن تا ئێستا بەڕسمی هیچ لێدوانێکی لەم بارەیەوە نەداوە و بێدەنگی هەڵبژاردووە. بۆ بەدەستهێنانی ئەم ئامانجانە پێنتاگۆن لەگەڵ چەندین کۆمپانیای پێشەنگی بواری ژیری دەستکردە گرێبەستی کردووە، وەک OpenAI و گۆگڵ و XAI کە کۆی بەهای گرێبەستەکان دەگاتە نزیکەی 200 ملیۆن دۆلار. ئەم بەرهێنانە گەورەیان نیشانەی فشار و هەوڵە چڕەکانی ئەمریکایە بۆ پاراستنی باڵادەستی خۆی لە ڕەوشە نوێیەکانی جەنگی تەکنۆلۆژیادا کە تێیدا زانیاری و داتا دەبنە چەکی یەکلاکەرەوە. لەلایەکی ترەوە کێشەی نێوان پێنتاگۆن و کۆمپانیا تەکنۆلۆژیەکان سەری هەڵداوە، بە تایبەت کاتێک داوای لە کۆمپانیای ئەنسترۆپێک کرد کە کۆتۆبەندی سەربەکارهێنانی بەرهەمەکانی بۆ مەبەستی سەربازی لابدات، بەڵام کۆمپانیاکە سەرەڕای هەڕەشەی بڕینی پەیوەندیەکان ڕەتی کردەوە. ئەم ململانەیە دەری دەخات کە جەنگی داهاتوو تەنها لە مەیدانەکاندا نابێت، بەڵکو لە ناو تاقیگە و کۆدەکانی ژیری دەستکردە بەرەو قۆناغێکی مەترسیدار دەڕوات. ئەمەوێت باسی نهێنیە مەترسیدارەکانی ئەم فڕۆکەیەتان بۆ بکەم کە بە بیتوو ناسراوە. نهێنە ترسناکەکانی فڕۆکەی بۆمبهاوێژی تەرمایی بیتوو ڕووپۆشەکەی لە توخمێکی تایبەتی ئاسن دروست کراوە. لای خۆمان کە سیارە بکرین ئەڵین پلێتەکەی بەقووەتە. پلێتی ئەم تەیارەیەش ئەم فڕۆکەیەش زۆر تایبەتە. تایبەتێکی لە چیە؟ ئێستا هاوکاران مەگە پیجی دووەم من بنێ بۆتان باسەکەم تیشکی ڕادار ناداتەوە، بەڵکو هەڵێمژێت و ئەیکا بە گەرمی. ئەم تیارەیە کە ئاوا فرێت ئەگە تیشکی ڕادار لی بات نایاتەوە بە زەوی، هەڵێمژێت کە هەژێکی ئەمژێت ئەیکات بە گەرمی. ئەو بەرزی فڕۆکەی بیتوتیایە فرێت یەکێکە لە نهێنیە گەورە سەربازیەکە، زۆر بەرزە فرێت. هەتا ئێستا ئەم نهێنی ئاشکرانە بە بۆچی کە ئەم فڕۆکەی ئاوا توانێت بە ئاسانی بە بەرزیەکی زۆرەوە بفرێت و نازانن بۆچیە. کوشتنی فڕۆکەوانەکە ئاسایی نییە و زۆر گرانە. ئەو کوشتنەی کە لەسەری دانیشێت لای خۆمان وا باوەڵین سایقی تیارەکە یان کاپتنی تیارەکە. ئەو کوشتنەی لەسەری دانیشێت زۆر تایبەتمەندی هەیە و زۆریش گرانە. لە کاتی مەترسیە لە کەمتر لە یەک چرکەیە فڕۆکەوانەکان دەرەپەڕن و ڕزگاریانە بێت. ئەگەر بینی بێتە لە فلیمەکانە لە بەرنامەکانە لای خۆی ئاوا شتێک لێکا لە کوشتنەکەی کە دانیشتۆ لەسەری یەکسەر ئاگرێک لە ژێرە بەجێتەوە و هینەکاکرێت و کڵاوەکەی و ئەفرێت. ئەمەش تایبەتمەندیەکی زۆری هەیە ئەم فڕۆکەیە. بزوێنەرەکانی ینی مەچینەکەی دەنگێکی ئەوەنە بەرزیان هەیە وەک ئەوە وایە تەقینەوەیکی بەردەوام ڕووبات. ئەم تیارەیە کە بە ئاسمان ئافرێت مەچینەکانی دەنگێکی عەجیبیان هەیە کە بەسەر تا ڕواوەزانانی لە تەقینەوە دروست بووە لە ئاسمانە. هەر لە نهێنیەکانی فڕۆکەی بۆمبهاوێژی تەرمایی بیتوو ماومەتەوە ئامادەکردنی بۆ فڕین کە حازریەکەن بۆ ئەوەی بفرێ گەرمە بێت ئەچێتە سەر ڕەنوەی لە تەکسیوەیەتە سەر ڕەنوەی ینی ئەو جادەی کە تیارەکە پێ هەڵەسێت و ئەنیشێتەوە لە چەند سەعاتێکەوە تا چەند ڕۆژێکی پێچێت. یعنی ئەم تیارەیە گەبیانێ گەرمیکەن
بە نیش و بهێنن بەڵام تۆ سیارەکە و زستانە کە توێ گەرمێکی تۆزێ گەرمێکی ئەنج ڕیت ئەم تیارێ بیانوی هەڵی سێن بۆ شوێنێک و بردووام کات ئەگەر بیانوێ گەرمیکەن ئامادەیکەن لە ڕۆژێک چەند ساعتێک تا چەند ڕۆژێکی پێچێت ئەبێت فڕۆکەکە و چەکەکانی 100% بێخەوش بن و ئەگەر بچووکترین کێشە هەبێت فڕۆکەکە نافرێت یعنی ئەم تیارێ نابێ عەلەمی تیابێت بێعیب بێت یەک عیبی بچووکی تیابێ ئەم تیارەیە نافرێت و ناتوانن بە کاری بهێنن ئەو بۆمبانەی هەڵی گرتوون ناچالاکن ئەو ساڕوخانی پێیەتی چالاک نین ئەو نێمە تەسی هەبێ لە ناو تیارەکە لە ئاسمانە بتەقنەوانێ ئەو کاتی کە بڕیاری هاویشتنیانە درێت بۆ ئەوەی بیهاوێژن بۆ شوێنێک ئەو کاتە ئیتر چالاکەکرێن چۆن چالاکەکرێن ئێستا پێتان ئەڵێم و بە وێنە بۆتان ڕوونەکەینەوە سیستمی GPS سەربازی تایبەتی هەیە GPS هەمووتان نەزانن یان بەشێکتان ئەیزانن کە ئەچی بۆ شوێنێک ئەچی بۆ باخێک ئەچی بۆ داوەتێک ئەچی بۆ شارێک ئێستا وایێتۆ GPS بەکارەهێنیت ناونیشانەکەیەتی و خەتێکە و بات GPS ئەمە سەربازیە جگەلەوەی سەربازی ئەم GPS زۆر تایبەتە و زۆر وردە لە پێکانی ئامانجەکانی بە سانتیمتری پێوێت کە ساڕوخێک لە عسمانەوە خاتە خوارەوە بە سانتیمتر ئەی پێوێت بزانێت چەند فەرقی و جیاوازی هەیە لەگەڵ سیستمەکانی ترا فڕۆکەکە کلکی نیە ئەم تیارەیە کلکی نیە سەید ڕسمەکەی کەنەها ئەمە کۆتاییەکەیەتی کلکی نییە باراستاییەکەی بە شێوەیەکی ئەوەنە ورد دابش کراوە کە هاوسەنجیەکی تەواوی لە کاتی فڕینە پێبەخشێت داڵتان بینیوە چۆنە فرێت و بزانم ئەمە لاساییەکێک لەو باڵندانەیان کردووە لە دروستکردنیە ئەگەر پێیجەکی ترم بنێ کاتێک ئەگاتە ئامانجەکەی لە ژێرۆ دەرگایەکێ ئاواکرێتەوە ئیتر ئاوایە ئەکرێتەوانێ بۆمبەکانە خرێنە خوارەوانێ و دوای هاویشتنیان دەست بەجێ ئەم دەرگایی ژێرەوەی دائەخرێتەوانێ ئەڵێن ئەمە لە شێوەی باڵندەی شاهینایە ئەوانەی کە دروستیان کردووە لاسایی باڵندەی شاهینیان کردوێتەوانێ و توانیویانە بگەنە ئەم تیارەیە کە تارمایی پێوتێ بۆمبەکان پەیوەندی بە 8 مانگی دەستکردەوەکەن کە ساڕوخ خێفڕەیاتە خوارەوە ئەم ساڕوخە ئاسایی نیە وەستا بێت لەسەر ئەم خاڵە و بڵێ وەرا ڕێکی پێکەم 8 مانگی دەستکرد لە ئاسمانە هەن کە ئەم بۆمبا چێتە خوارەوە ئەم ساڕوخات چێتە خوارەوە پەیوەندی هەیە لە نێوان ئەم ساڕوخە و 8 مانگی دەستکرد لە ئاسمانە بۆ ئەوەی بەوردی و بەڕێژەی لە ساسە لە ئامانجەکەی بات. طبعا ئێمە ڕووماڵمان هەیە و بەردەوام بین لە ڕووماڵەکەمان سعات 9 ڕێک هاوکارانم لەگەڵ تا نابن بۆ ئەوەی ڕووماڵی سات بە ساتی جەنجی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیلتان بۆ بکەن. خۆی گەورەتان لەگەڵ بێت.